ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان چالاکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بە میوانداری زۆر بەڕێز شڤان کوردستانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی لاوەنی دیموکراتی کوردستان. کاک شڤان خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس بۆم دەرفەت. کاک شڤان خۆشحاڵین لەگەڵ گەنجێکی وەکو جەنابتە گفتوگۆی ئەو دۆخە سیاسیە تازە بکەین لە کوردستان، بە تایبەت دوای هەڵبژاردنەکانی 30 ئەیلول و دوای زەمنێکی تا ڕادەیەک درێژ لە گفتوگۆ و دانوستان و کۆبوونەوەی لایەنەکان و چەند ڕێکەوتنێک و ئەوەی کە سەرنجام سەرباری ئەوەی کە هەندێک هێزی لایەنی سیاسی هەوڵیانەیە پرۆسەکە زۆر خاو بێت، بەڵام لە شوێنێکە بە جوهدی پارتی دیموکراتی کوردستان هێزەکان گەیشتنە ڕێکەوتن و پەرلەمانی کوردستان لە 18 شوبات کۆبوویەوە لە 5 ڕێکەوتنی پارتی و یەکێتی ڕێکەوتنی پارتی و گۆڕان دووبارە داڕێژایەوە گفتوگۆی زیاتری لەسەر کراوە، بەرچاو ڕۆشنێکی زیاتر دروست بوو لەسەر ئەوەی کە حکوومەتی نوێ و دامەزراوەکانی هەرێمی کوردستان بۆ خولی 4 ساڵی داهاتوو چۆن دابڕێژێتەوە. پێم خۆشە لەسەر پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ چوونی جەناب بزانم بە تایبەت لەو ڕوانگەیەوە کە لەو ماوەی ڕابردووە هەندێک تعلیقی جیاوازیان هەبوو لەسەر پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان، هەندێک پۆستەکەیان بە زیاد دەزانی، هەندێک پێیان وابوو کە پێویستان پۆستە تەنها تەشریفاتی بێ، هیچ دەسەڵاتێکی نەبێ و لایەنێکی تریش کە بۆ نمونە زۆرینەی پەرلەمانی کوردستانە لەگەڵەوە بوو کە سەرۆکی هەرێمی کوردستان کۆمەڵێک دەسەڵاتی هەبێت و کەسی یەکەمی هەرێم بێت و لە بواری جێبەجێگرتندا شوێن دەستی هەبێت. خوێندنەوەی تۆ چییە بۆ پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان؟ بەڵێ پێشەکی سواز بۆم دەرفەتە کاک سەربەز. ڕاستێ واقعدا هەڵبژاردننی 30 ئەیلولی ساڵی 2018 کۆمەڵێک هاوکێشەیەک لا کردەوەی. یەکێک لەو هاوکێشانەوە بوو کە پارتی دیموکراتی کوردستان ڕێژێکی زۆری دەنگێنا بە 45 کورسی لە بەرامبەردا هێزەکانی دیکە کە هێزی دووەم و سەیەمی وەکو یەکێتی و گۆڕان حساب بکەین بە هەردووچیان کۆکەی تاوانێ بە 21 بە 12 ڕەنگە نەگاتە ئەو ڕێژەی کورسەکانی پارتی. بۆیە پارتی سەرپشت کردەوەی کە حکوومەت پێک بێنێت و چەند مانگێکیشە خەریکی دانوستاندن و گفتوگۆ لەگەڵیانەکان و بۆ چەندین جار کۆبوونەوە وەکو جەناب داماژت پێکردەوە بوو لە 5دا کۆبوونەوەی کۆتاییان بەست و ئومێدەوارین بڵین ئەم کۆبوونەوەی و ئەو ڕێکەوتنەی کە کراوە تا سەر بێت تاکو هەڵبژاردننی داهاتوو. لەبەرەوەی یەک کێشە هەیە، پارتی هەمیشە تەجروبەی ئەوە هەیە لەگەڵ ئەم پارتولانە سیاسیانە کە لە کاتی ڕێکەوتنەکەی پابند بە ڕێکەوتنەکەی خۆیان نابن، وەک ئەوەی کە لە هەڵبژاردننی پێشووی کابینەی هەشتمدا ڕوویدا. کاراکردنەوەی بەمەست کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بەڕاستی یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان وە پارتیش کاری بۆ دەکرد. بەهێزبوونی کوردستان لەوەدا کە دەبێت سەرکردایەتێکی بەهێزی هەبێت بۆی یەکلاکردنەوەی بابەتەکان، وەکەوەی لە مادەی 20دا هاتووە لە یاسای سەرۆکایەتی هەرێمەکە هۆی دەرچوونی ئەم یاسا لەبەروی لە هەر سیستەمێکی سیاسیدا سەرۆکێک هەیە یەکێتی گەل و وڵات بەرجەست دەکات و بەناوی گەلەوە لەسەر ئاسی سیاسی و نەودەوڵەتی قسە دەکات، کەواتە دەبێت دامەزراوەیەک هەبێت بۆ ئەوەی بڕیاردەر بێت بۆ یەکلاکردنەوەی بابەتەکان و ئەمەش لە دیدی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەوەیە کە دەبێت سەرۆکایەتی بوونی هەبێت و سەرۆکایەتێکی بەهێزیش بێت کە پارتی کاری بۆ دەکات. بۆیە بە خۆشحاڵیەوانە لە 8/5/2019 یاسای دامەزراوە بڵین کاراکردنەوە چونکە پێشتربوونی هەبووە چالاکردنەوەی دامەزراوی سەرۆکایەتی هەرێم بە 89 دەنگدان پەرلەمانی کوردستان کاراکرایە و یاسایە لە ماوەی 30 ڕۆژی داهاتوودا لە دوای بڵین سەرۆکایەتی پەرلەمان کە دیاری کرا ئیتی دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە نێو لە ناو هۆڵی پەرلەماندا پاڵاوڕێراوەکان دەنگی لەسەر دەدرێت و کێ دەبێتە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان وەردەگرێت. بەڵێ دەست خۆش بێ. کاک شڤان پێم خۆش بوو لەسەر و تعلیقی کە باست کرد کە بەشێ لە هێزەکان ئیلتیزام ناکەن بە ڕێکوتنەکانەوە. باوەڕ دوایە کە ئەم کاتە درێژەی کە بە گفتوگۆی لایەنە سیاسەکان درا بە تایبەتی گفتوگۆی پارتی و یەکێتی ئەبێت هەوکاری ئەوەی کە ئەو هێزانە بە تایبەتی یەکێتی گۆڕان ئەوانی تر ئیلتیزامێکی باشتر بکەن بە حکوومەتەوە بۆ بەڵێنانەوە بۆ ڕێکوتنانی کە کردویانە. هەروەی کە بەڕێز باسی کرد لە سەردەمی کابینی هەشتەمە بەشی لە هێز و لایەنە سیاسیەکان سەرباری ئەوەی کە
پشک و امتیازیان پارێزرا بوو بەڵام لە ڕووی بەرپرسیارەتیەوە شانی بەرپرسیارەتیان نەبووە ئیلتیزامیان بە حکوومەتداریەوە ناکرد زۆر جارش خۆیان وەکو ئۆپۆزیسیۆن پیشانی خەڵکایە لە ڕێگەی پەرلەمانتارەکانیانەوە لە ڕێگەی میدیاکانیانەوە یعنی زۆر جار تعنی وایە نەکرد کە لە جاتیەوەی کە پشتیوانی حکوومەت بن و کارنامەی حکوومەت بەجێبگێنن پێچوانەیەوە ڕفتاریان نەکرد بە باوەڕی تۆ ئەم ڕێکوتنانە کە کاتێکی زۆری خەیان و تعلیق و تعنی زۆر شاتە سەر لەسەرەوەی کە کاتەکەی زۆرە بەڵام سەرنجام لەو باوەڕای گەشتبێتە ئەو قۆناغەی کە هێزەکان ناچاری ئەوە بن کە ئیلتیزام بەڕێکەوتنەکانی خۆیان بکەن. ئومێدەوارین کە پابند بن چونکە سەرباز لە بیرمان نەچێ کابینی هێشتم کاتێکە پێکهێرا بە سەرۆکاتی نێچیڤان بارزانی خۆ پێشوەختە ڕێکەوتن کرا لە نێوان گۆڕانیەکێتی یەکگرت و کۆمەڵ حکوومەتی بنکە فراوان کە پێکهێنرا لەسەرم بنەمایە بوو ڕێکەوتنیش لە نێوان هەرێک لەم لایەنانە کراوە بەڵام واقعەکە چی بوو؟ ئەنی خۆ بە هەمان شێوە گەرە بیریشمان نەچێ ینی لە مانگی چواری 2014 کابینی هێشتم کەوتە بواری جێبەجێکردن و کاری خۆی کردووە نزیکەی 5-6 مانگێک دواکەوت بە هەمان شێوە ئەم جارە ژوای لێ هاتوو جاری پێشوو تەجروبەکە چی بوو؟ ئێمە لەگەڵ گۆڕان و لەگەڵ یەکێتی شایتفاقیمان کرد لەگەڵ لایەنەکانی دیکەشە بۆ پێکهێنانی کابینی حکوومەت بەڵامەوە بوو ئەم شەریکە نیوە ڕیانە لە تەنها ساڵێک و 2 مانگ 3 مانگ وەسەر بڵێن کابینی هێشتەما تێپەڕ بوو لە ناو پەرلەمانی کوردستانە بە بیرکردنەوەیەکی تەسکە کەوتنەوەی کە لە بەرژەوەندیەکانی یەکتر بدەن و لە کاتێکیشە لە بیرمان نەچێوان بە ڕۆژە لە حکوومەت بوون بەشەوە لە ئۆپۆزیسیۆن بوون ئەمە لە هیچ لە هیچ ڕێکەوتنێکی سیاسیە بوونی ئەم واقعانیە من لەگەڵی دام و لەگەڵی دانیم ئەبێ خۆت یەکلاکەیتوانەوەتا لەگەڵی دانیم هەنەوەتام لەگەڵی هەم ئەگەر دوجار سیاست دەکەی سیاست لەسەر قوتی خەڵک سیاست لەسەر بەرژەوەندیەکانی نیشتیمان سیاست لەسەر دەستبردن بۆ پیرۆزیەکانی نیشتیمان ناکرێت دەبێت سیاست بۆ ڕووی دەرەوە بکرێت باشترە لەوەی کە لە نێو خۆیدا بکرێت مە وەکو سەرەتایوتم ئومێدەوارم کەەوە ئەم ڕێکەوتنەی لە نێوان هەردوو لایەنەکە هەم پارتی لەگەڵ گۆڕان و پارتیش لەگەڵ یەکێتی هەتاکو سەر بێت و تا هەڵبژاردننی داهاتوو بتوانین بەیەکەوە کوردستانێکی بەهێز بەڕێوە ببین. بەڕێکاشمان لەسەر پرسی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم گفتوگۆ مشتومڕی زۆرەکرێت لە سوۆسیال میدیا لە میدیا توێژەرانی سیاسی قسە و باسێکی زۆری لەسرە پارتی بەردەوام جەخت لەوە کاتەوە کە هەوڵ بدرێت باڵانسێک هەبێت لە نێوان هەرسێ سەرۆکاتەکەیە سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت و پەرلەمان لە ڕووی دابشکردنی وەزیفەکانەوە بەڵام بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان بەشێک لە میدیا ئەوانێکە ناوێن لە خۆیانەوە میدیای سەربەخۆ و ئەهلی و ئەجندایەک بەجێگەێنن بەردەوام جەخت لەواکەنەوە کە سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتی نەبێ سەرۆکێکی تەشریفی بێ خوێنەوەی تۆچی بۆی کە سەرۆکی هەرێمی کوردستان نەبێ سەرۆکێکی بەدەسەڵات و بە قودرەت بێ یاخۆ بێت سەرۆکێک بێت وەکوی ئۆنەڵێن تەنها سەرۆکێکی ڕەمزی بێت و لە ئاسی تەشریفاتی دەرنەچێت خۆی قسەیەکی زۆر جوانی مۆنتسکیۆ هەیە لە کتێبی ڕۆحی یاساکانە باسەکە یەکێکە لە مۆنتسکیۆشێکە لەوانەیە کە داڕێژەری سیستەمی وڵاتان بووە یەکێکە لەوانەیە کە یاسا داڕێژێت و ئێستاشی لەسەر بەجیانە یەگەڕنەوە بۆ مۆنتسکیۆ لە کاتی دانانی یاساکانە ئەو دەڵێت زۆربوونی دەسەڵاتەکان لە ناو وڵاتە کاریگەری لەسەر سیستەمی دیموکراسیەکان لەبەر ئەوەی لایەنێک نابێت مەسیر یاخود بابەتەکان یەک لاکاتەوە ئەم فۆرم و ئەم مۆدیلەی ئەو میدیا سێبەرانە یاخود ئەو سۆشیال میدیا قسەی لەسەر دەکەن یاخود ئەو یاساناس و زۆر بڵێن ڕۆژنامە نووسانەی کە تەنها بە ناو بوونیان هەیە دەبێ بگەڕێنەوە بۆەوە سیستەمی حکوومەتی عراقی کامیان سیستەمێکی تەندروستیە یعنی بێسەری واقعەکە بکرێت باشە بۆ لە کاتێکە من لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاژیم دوو وڵاتی زلهێزی وەکو تورکیا و ئێران دراوسن هەردووشیان سیستەمی سەرۆکاتیان هەیە ئەین سیستەمی سەرۆکاتی چ ڕێگرێکە ئەگەر ڕووبکەینە ڕۆژاوە لە ئەوروپا لە ناو چەقی دیموکراسیا فەڕەنسا سیستەمی سەرۆکاتی هەیە بە ئەمریکا بە هەمان شێوە لە سیستەمی سەرۆکایەتی کاک سەربەست لە جیهاندا 46 وڵات سیستەمی سەرۆکایەتی پەیڕۆ دەکەن و هەموو شێ وڵاتانن کە زۆر بەهێزن لە هەم پێگەی سیاسی و هەم لە بڵێن پێکە نێودەوڵەتیەکەیە کە ئەم سیستەمە جێبەجێ دەکەن بۆ یعنی ئەم سیستەمە دەبێت بڵێن بە شێوازێکی ناشرین ناوی دەرکات بۆ نمونە لە ئەمریکا کاک سەربەست لە ساڵی
1970 کاتێک کە ئیتر ئەوان دەستوری وڵاتیان ڕێخستەوە 1970 دەستوری وڵاتیان ڕێخستەوەنی و سیستەمی سەرۆکاتی چەسپێنرا باشە لەوێدا بۆ کێشە لە سیستەمی سەرۆکاتی نەبوو و هەمیشەواندا و جۆرج واشنتن کەسێکی بۆ نمونە دیموکراسیە کەسێکە کە ممارەسەی دیموکراسیە دەکات باشەوە خۆ نمونەیەکی گەشت ڕوونی دیموکراسیە لە ئەمریکا و لە ئەوروپادا سیستەمەکە سەرۆکاتیە. 2000 ئەگەر هات وەکو عراق بێت سیستەم سەرۆکایەتی تەشریفاتی بێت تەنها گەرم و پێشوازی لە خەڵک بکات ناتوانێت هیچ مەرسومێک دەرکات. سەرۆک وەزیران دەسەڵاتیشی ڕاینەوێ بەسەر پەرلەمانە پەرلەمان ناتوانێت بەسەر هەردووکیانە باشە کی کێشەکان چارەسەرکە. حکوومەتی عراقی لە پار ساڵاوانێ حکوومەتی پێکێناوە تا ئێستا شاغر هەیە لە پۆستەکانە لە وەزیری نەوت تا لە وەزیری دەرەوەیە هەیە پرسیار لێرا دروست دەبێت باشە چۆنە بێ حکوومەتێک پێک بێنرێت لە کاتێکا کە ئەم هەموو فەراغە لە ناو کابینەکە بوونی هەیە لەبەر دەسەڵاتی حەسرینی یەکلای کەس دەسەڵاتی حەسرینی ها ینی هەمانە گەڕینەوە بۆ قسەکەی مۆنتسکیو کاتێک کە سوڵتەکان زۆر بوون ناتوانێت ینی یەکلاکرێتەوە. قسەیەکی دیکە زۆر باو بووم لە سۆشیال میدیا یاخود لە زۆرێک لە یاساناسەکان و ئەوانەی کە بە چاودێری سیاسی ناو دەبرێن زۆر باسیەوە دەکەن چۆن دەبێت لە ناو پەرلەمان سەرۆکێک هەڵبژێرێت و بە هەمان شێوە پەرلەمان دەسەڵاتی ناوێ بەسەریە باشە قسەکە لەسەر ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان دەڵێت فەرموو ئێوە سەرۆک با بێن یاساگەڕێخێنەوە لە ناو خەڵک هەڵبژێرێت لە 2005 نکۆڵی لەواگرا 2000 بەڕێکەوتنێک لە 2005 ناو پەرلەمان هەڵبژێرە لە 2009 لە 25 حوت لە ناو گەلەوە هەڵبژێرە ناو هەونیشتمانیانەوە هەڵبژێرە لە 2013 لەبەر زەڕوریەتی ئەو کاتە یاساکە تەنها بۆ ماوەی 2 ساڵ بوو لە 2 ساڵە بەڵێ بە هەموو شەوەیە کۆتایی پێهاو بەڵام کەوتبووینە بەردەم شەڕێکەوە شەڕێکی داعش شەڕێکی گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی بوو کە هەموو جیهان پێوەی مەشغوڵ بوو نەدەتوانرات ئەو یاسایە هەڵبژاردنمەکرێت یا خۆ چارەسەر لەو یاسایە بگرێت بۆ یە کاتێ پەڕێنرا لە ئێستا کە قسە لەسەرەوە دەکرێت پارتی هەر لە هەمیشە داکۆشیەوە کاکەوە سەرۆکاتی لە ناو گەل و هەڵبژێرە فەرموو بە گەل بڕیار بدات دوای خەڵیکەمان لەبیر نەچێت کاک سەرباز لە فەڕەنسا تا یەکێک لە مەرجەکانیەوەی کە بێ بە سەرۆکی فەڕەنسا دەبێت 132 ئەندام پەرلەمانی خودداوی پێڵەن ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی پاڵپشتی ئەو کەسە بکەم بۆی بۆ سەرۆکاتی دواتر ناو خەڵک هەڵبژێرێت بەڵام بە هەمان شەوە جاریشکە لە هەندێک پۆستی سیادیە لە هەندێک بڕیاری سیاسیدا لە هەندێک بڕیاردا کە لە بەرژەوەندی بوو نیشتیمانەکەەوە پیانەوە بەستە جاریشکە سەرۆک بڕیار دەدات بۆی یەکلاکەرەوەی بابەتەکان بێت دوجار دەبێت سەرۆکێک هەبێت دەم بە هەڵبژاردنە یاسایەکان ئەمنە دوجار پێ سەرۆکێک هەبێت مەرسومێک بوو بۆ حکومەت سەرۆک وەزیران دەربکات بۆ ئەوەی بتوانێت کار بکات ئەمانە زۆرترین بڵین ئەو پرسانە کە قسەی لەسەرەکرێت یاسای سەرۆکایەتی هەرێم کە کاراکراوەتوانێت و پارتی داگیرەیەەکە چ لە ناو پەرلەمانەوە بێت چ لە ناو گەلەوە بێ مە هیچ کێشەیەکمان نییە و واقعەکەش ئەوەیە کە بوونی ئەو سیستەمە سەرۆکایەتی بەهێزی لەوەیە کە باسمان کرد. کاکشمان پێم خۆش لەو ڕانگەشەوە سێرێکی ئەم قەزیە بکەین کە بەڕاستیان دێک لەو بەناو چاودێرە سیاسیانە یان بەشێ لەو هێزە سیاسیانی کە نایانتوانێت لە هەڵبژاردنەکان سەرکەوتو بن دووبارە ئەیانەوێت لە ڕێگەی میدیاوە جۆرێک لە پشێوی دروستکەن یعنی ئەو لە بەرچاو ناگرن کە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەو باڵانسەی کە باسمان کرد یعنی مرۆنەتێکی زۆر هەیە لەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکێکی پراوپڕ دەسەڵات نییە یعنی ئەو سیستەمە حکومڕانەیە کە لە هەرێمی کوردستان هەیە سەرۆکی سیستەمێکی تاو سەرۆکایەتی نییە سیستەمێکی سەرۆکایەتی پەرلەمانیە بەدڵنیایەوەوانێ ئەوە ئەفکاک سەربەزەوە بین بگەڕێنە سەر ئەو واقعایمە لە سیستەمەکان سیستەمی بڵین سیاسیدا زۆر شێوازمان هەیە سیستەمی پەرلەمانی سەرۆکاتیمان هەیە سیستەمی پەرلەمانی سەرۆکوەزیرانمان هەیە و سیستەمی سەرۆک کۆماری ڕەهامان هەیە کە دەبێتە تقریبا نیمچە دیکتاتۆریەتێک و ئێمە سیستەمی مەلکی یاخود پاشایەتی پەرلەمانیمان هەیە پاشایەتی سەرۆکوەزیرانیمان هەیە ئەمانە هەمووی هەن سیستەمی هەرێمی کوردستان سیستەمی نیمچە سەرۆکایەتیە کەواتە سیستەمی پەرلەمانی سەرۆکایەتیە پەرلەمان یاساکان دەرەکە تەنها سەرۆک ئیقرار لەسەر یاساکان دەکات و مەرسوم بۆ دەرەکات و دەکرێت بکرێتە بواری جێبەجێکردنەوە لەلایەن حکوومەتەوە تەنها ئەمەیە دوجار ئەمە یەک شتی کەشمان لە بیر نەچێت لە مانگی 2014دا سەرۆکی هەرێمی کوردستانەوە کاتە بەڕێز جەناوی سەرۆک بارزانی بوو بۆ ئەوەی
هێزی پێشمەرگە ڕەوانەکات بۆ شاری کۆبانێ گەڕاو لە ناو پەرلەمان دەنگی لەسەردرا یعنی ئەو بێگەڕانەوە بۆ پەرلەمان نەکرا لە کاتێکە سەرۆکی هەرێم سەرکردەی هێزە چەکدارەکانەوە بە ئاسانی دەتوانێت ینی بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان بەڵام هیچ کاتێک لەمانە هیچ کاتێک پارتی دەستی بۆ ئەوە نەبردووەکەەوە بێگەڕانەوە بۆ پەرلەمان کارێک بکات و وێزگەکانی حکومڕانی پارتی لە سۆرۆکاتی هەرێمە شاهیدی ئەوە دەدەن. کاکشمان لەسەر ئاسی کاندیدەکان پێم خۆشە گفتوگۆی لەسەر ئەوە بکەین کە پارتی دیموکراتی کوردستان لە بەشێ بڕیار لە بڕیارە سیاسەکانی خۆی بڕیاریاوە کە بۆ ئەم کابینەیە و بۆ ئەم خولە تازەی کە لە پێشمانە لە سەرۆکاتی هەرێمی کوردستانیش و لە حکوومەت وەگۆی کە پێشترش بینیمان لە هەیئەتی سەرۆکاتی پەرلەمانە احتیمامێکی زۆری بە گەنجەوە بە چینی لاوانەوە پێم خۆش زۆر بەشەو کۆندامێکی سەرکردایەتی لاوان یعنی گفتوگۆی ئێمە بکەین ڕای و بۆچوونی تۆ چی لەوەی کە کاندیدەکانی پارتی بەشێکی زۆریان لە سەرۆکی پەرلەمان ئێستاوە بۆ جێگری سەرۆکی پەرلەمان بۆ بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکانی پارتی لە پەرلەمانی کوردستان بۆ ئەو بڕیاری کە پارتی یاوێتی لەوەی کە بۆ نمونە کەسێتێکی گوگونە چیروان بارزانانی کە ئەزمونێکی لە حکومڕانی دووبارە ئەچێتە سەرۆکاتی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان وا بڕیارە لە سەرۆکوەزیرانەوە بۆ وەزیرەکان بەشێکی زۆریان لە گەنجانێکی تەکنۆکرات گەنجانێکی خاوەن ئەزمون پۆست و پایان پێ بدرێت. بەڵێ وڵای کاک سەربەست قسەیەکی ینی زۆر جوان زۆر سپاس دەکەم ئەمە واقعەیەک هەیە کە پارتی دیموکراتی کوردستان نەسەن و حرفەن وەکو عەرەبەڵێت باوەڕی بە پرۆسەی دیموکراسی هەیە و باوەڕی بە توانەوە هێزی گەنجان هەیە بەکردار نەک بە دروشم بۆیە ئەوەی کە بینیمان لە 100 کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردنی کوردستان بە معدەلێکی گەنج دەرچوو 39 ساڵ بۆ نمونە هەموو دەرچوو لە ئێستاشدا بە خۆشبەختی و هەنێەوە مای دڵخۆشیە بەشێکی زۆری گەنج لە ناو پەرلەماندا بوونیان هەیە و دوو سەرکردەی گەنجیش بە هەماشە بۆ پۆستەکانی سەرۆکاتی هەرێم و سەرۆکوەزیرانی هەڵبژێراوە کەواتە ئەمە ئەگەڕێت و ڕێک ئەو واقعیکەوە پارتی بڕوای تەواوی بەوە هەیە کە گەنج لاوان دەتوانن لە ناو پرۆسەی سیاسیدا دەستی کارا و باڵیان هەبێت و دەشتوانن کوردستانێکی بەهێز دروستکەن ئەجین ئەو ئەرکە قورسی نەدەخستە سەرشانی دوو سەرکردەی گەنج و پاربژێریانگە بۆ دوو پۆستی زۆر حساس لە هەرێمی کوردستانە و ئەمە لە مێژووی 73 ساڵی پارتی دیموکراتیوان نزیکی 73 ساڵ دەبینەوە 73 ساڵی پارتی دیموکراتی کوردستانە هەمان شێوە بە هەمان فۆڕم کاری کردووە بەردەوام لە وێزگە سیاسیەکانە بڕیاری یەکلاکەرەوە هەبووە و ڕێزی لە بڵێنەوانەی کە لە تەمەنا بە تەمەنێکی کان هەیە و ئەزمونێکی باشیان هەیە وەک مەکتەب سیاسیەکان ڕێزی لێگرتوون بەڵام لە هەمان کاتیشە بۆ پۆستەکان بۆ پۆستی یەکلاکەرەوەکان بۆ کۆمەڵێک پۆستی حکومی هەمیشە گەنجی داناوە ئێمە یەک شتمان لە بیر نەچێت لە ساڵی 2009 گەنجێک پەڕێوبەری گشتی وەزیر و شەیدۆن فالکراوانە وەک بە هەمان شێوە بووتەوە وەکیل وەزیر یعنی پارتی دیموکراتی کوردستان لە پێش ئەوەی کە هەندێک هێز و لایەن باسی هێزی گەنجان و توانای لاوان و گەنجان بکەن بۆ ناو پرۆسەی حکوومەت و پرۆسی سیاسی پارتی کاری لەسەرەوە کردووە شایدی ئەوەش کە بۆ بدرێت لە بەڵگای لە ساڵی 2009 کە یاسای ژمارە 8 دەرچوو پارتی دیموکراتی کوردستان فراکسیۆنی زەر بە گشتی لەگەڵەوە بوون کە دەبێت پرۆسەی دەنگدان لە تەمەنی 30 ساڵی کەم کرێتەوە بۆ 25 ساڵی خۆکاندیدکردن بڵێ بۆ پەرلەمانی کوردستان یعنی ئەمە واقعەکە کە پارتی فاکتێکە کە پارتی مامەڵی لەگەڵاکە و بەردەوام و کاریشی بۆ کردو دەشبینین لە ئەرزی واقع دەیبینی کاکشمان هەر هاوپەیوەست بم بابەتەوە کە بەڕاستی پەیوەندی بە گۆڕانی کۆمەڵایەتی و لە کۆمەڵگەی کوردستان پێم خۆشە زیاتر لەسەری بوەسین هەرەوەی کە بۆ نمونە لە پاڵ گرنگیدان بە گەنجانە بەڕاستی گرنگیدان بە ڕەگەزی مێش ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێستا بۆ نمونە پارتی لە پشتیەوە بوو کە زیاتر یەک لە سەرسێ ئەندامان پەرلەمانی کوردستان لە ڕەگەزی مێبن وەک کۆتا هەبێ بۆ ئافرەتەکان زایدیەوە ئەوەی کە لەم خولای بینرا و جێگای خۆشحاڵیەوەیە کە ئێستا بۆ نمونە سەرۆکی پەرلەمانی کوردستان خانمە ئافرەتێکە سکرتێری پەرلەمانی کوردستان یعنی ئەو تەنەوەعات چۆنە بینیتەوە لەوەی کە پارتی پرۆژەیەکی هەیە بۆی کە کۆمەڵگەی کوردستان قۆناغ بە قۆناغ ستێپ بای ستێپ بەرەو کۆمەلگایکی مەدەنی بەرەو کۆمەلگایکی کراوە بچێت. بەڵێ ڕاستەکەی کاک سەربەست پارتی دیموکراتی کوردستان پارتێکی سەرف دیموکراتی نیشتیمانیە
کاتێکە دەڵێت دموکراتی نیشتیمانی واتە دیموکراسیەت زۆر زۆر بەڕۆنی بەرجەستە دەبێت لە ناو پارتی دیموکراتی کوردستانە. واقعەکەش ئەوەیە کە جنان باست کرد. پارتی لە مێژووە گەریەک ئاوەڕ بۆ مێژوو بینەوانی یەکەم سەرکردایەتی ئافرەت کە هاتە ناو سەرکردایەتی پارتی دیموکراتیکۆ ناحیدەی شێخ سەلام ئافرەت بوو. واقعەکە لە بیرمان نەچێت. دوایەوە لە سەرکردایەتی پارتیدا کۆمەڵ ئافرەتی باشن و ئێستاش بووم خۆلاوەکو جەناب بەداماژە بە دکتۆرە ڤالا فەرید کە ئافرەتێکە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان کاندیدی کرد و سکرتێریش مناقەهەوەچی بە هەمان شێوە ئەوانەی شار ئافرەتە. وە تەسەوەرەکرێت لەم کابینەیەشا ڕێژەی ئافرەت لە پۆستە سیادیەکانی وەکو وەزارەت و وەکیل وەزیر و بڵین تەنانەت بەڕێوەبەرای گشتیەکانیژە زیاد بکرێت. و ئەمە وەکو باسم کە ڕێنگدانەوەی فۆرمی دیموکراسیەتە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە کە هەڵگرێتی و کە ناونیشانێتی. کاکشمان سەربارەوەی کە بۆ نمونە چەند مانگێک بەهۆی ئەو ئەستەنگانی کە دروست کرا کە بەڕاستی بەشێکی زۆری ئەستەنگەکان ئەستەنگی حیزبی و بەرژۆندی بەرتەسەک بوون سەرنجام ئێستا پرۆسەکە خێرایەکی وەرگرتووە بە تایبەتی لە دوای ڕۆژی 5/5 کە ڕێکوتنەکان تقریبان کۆنکرێتی جارێکتر ئیمزاکرانەوە نێو سەرپێخراونەتەوە و یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان کاراکراوەتەوە و ڕەنگە لە ڕۆژانی داهاتووە پەرلەمانی کوردستان خێراتر پرۆسەی دەرگاکردنەوە بۆ کاندیدەکان و هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ و سەرنجام ڕاستماردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دواتر متمانەدان بە حکوومەت خوێندنەوەی تۆ بۆ ئەم 4 ساڵەی داهاتوو بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ئەتوانێت ئەم ئەو دۆخەی کە لە ڕابردوو هەیە دۆخ نەخوازراوەکە و دۆخەی کە جۆرێک لە پشێوی جۆرێک لە دوودڵی و دەردۆنگی لای خەڵک دروست کرده بوو بە خوێندنەوەی تۆ ئەم زمینە سازی کە پارتی کردوێتی ئەم هەموو گفتوگۆ و ڕێکەوتن و دانیشتن و بەرنامە ڕێژی و پلانێکەتی بای ئەوەیە کە بەرچاو ڕۆشن بین لەوەی کە 4 ساڵی داهاتوو 4 ساڵێکی جیاوازە بێت و حکومڕانێکی نوێتر باشتر گونجاوتر خزمەت گوزارتر ببینینەوە. کاک سەربەست زۆرێک لە پارت و لایەنە سیاسیەکان گرێویان لەسەر نەمانی پارتی کرد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەڵام پارتی بە جاریشکە بەهێزەوە هاتە ناوکای مەدان و بەشداری لە هەڵبژاردنەکانی شاکە هەڵبژاردننی عێراق و هەڵبژاردننی کوردستانیش. هەرێمی کوردستان جارێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوو بابەت هەیە بەهێزبوونیەکەی چێشیان ئەوەیە لە ئاستی ئەقلیمی و نێودەوڵەتیە کە بەڕاستی ئەمە زۆرتر پەیوەستە بە بڵین کێشە ناوخۆیەکانی لە نێوان سووریادا عێراق و کێشە نێودەوڵەتەکانی بینی حلفی هاوپەیمانی و ئێران لەسەر پرسی ئەتۆمی لەسەر پرسی تیرۆر لەسەر پرسی دەستێوەردان ئەمانە هەمووی هەرێمی کوردستان پێوی پێیوەستە و تا چەند دەتوانێت گەشت بینم بەوەی کە پارتی بەسەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان هەرێمێکی تۆکمە دروست بێت بۆی بەرگەی هەموو ئەو پێشهاتانە بکات کە لە ماوەی 4 ساڵی داهاتوودا ڕوبەڕوومان دەبێتەوە. ئەمە لە ڕووی نێودەوڵەتیەوە ڕەنگە زۆر نەتوانی شیکاری و تەفسیری بۆ بکەیت لەبەر هیچ شتێک لە سیاسەتدا مەحاڵ نییە بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستان مە بڕواهی تاومان هەیە بۆ لەبەر چەند خاڵە یەکێک لەوانە کۆمەڵگای کوردستانی تازە لە قەیرانەوە دەرچووە 4 ساڵی قەیرانی تێپەڕ کرد 4 ساڵی قەیرانی پڕ لە ناخۆشی ئەمە زەنگێکی زۆر هۆشیار بوو بۆ کۆمەڵگای کوردستانی و بۆ کۆمەڵی کوردستانی و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە ئەگەر هات و قەیرانیشکەمان ڕوبەڕوو بێتەوەنێت چۆن مامەڵی لەگەڵا بکەین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم پرۆسەی شەفافبوونی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەوەی کە چەند ساڵە کاری لەسەر دەکرێت بە سەرۆکاتینێکی بەمەرزانی هەموو بەڕێستان و بینەرانی بەڕێزیش ئاگادارەکەوە پرسی حکوومەتی ئەلەکترۆنی لەکایە کەواتە ئەمە زیاتر شەفافیت دەبەخشێت بە حکوومەت زیاتر کارەکان بەرەو شەفافی دەڕوات بابەتی بایۆمەتری ڕێژیش کەمیەوەی کە پێی دەڵێن بەندیوار و گەندەڵی نەهێشتووە و پرسی چاکساسی پرسیی هەرە ئەساسی پارتی دیموکراتی کوردستان لە کابینی نوێمان کاری لەسەر بکات بۆیە کاتێک دەڕوانینەوە بۆ 2-3 خاڵی کە قسەی لەسەرەکەین ئێمە لە قەیرانێکە تێپەڕیوین
ئامادەیمان هەمیشە هەیە بۆ یەگەر جاریشکە ڕوبەری قەیرانە بینوانی پلانی پێشوەختەدانی بۆ کارکردن. دوو کارکردن بۆ حکوومەتێکی بەهێز وەوە هەرێمێکی بەهێز کوردستانێکی بەهێز ئەوەیە کە بڵین یەک گونجاندن لە نێوان پۆستەکانە هەبێت دوو کۆمەڵێک گەنج وەکو ئاماژەمان پێ کۆمەڵێک گەنج و لاو بربژێرم کە بە تاقە و حماسەتێکی نوێ هاتوون دەیانەوێت کاری جدی بکەن بۆ ئەوەی ئیدی پرۆسەی گەندەڵی بوونی نەمێنێ. سێمیش ئەوەی کە واقع بینینە چارەیەک نییە، هیچ چارێک لە بەردەم پارتی دموکراتی کوردستانان نییە. دەبێت دەست بکات بە پرۆسەی چاکساسی، پرۆسەی خزمەتگوزاری، پرۆسەی نێشتنی گەندەڵی و بتوانین ژێرخانێکی ئابووری بەهێزدا بنێت و چۆنڵی زۆر شاهدیش بۆ ئەو واقعاوەیە لە ماوەی ڕابردووە چەندین پێشانگای نێودەوڵەتی کراوە لە هەرێمی کوردستانە لە پایتەختی کوردستان لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی کۆمەڵە کۆمپانیای نێودەوڵەتی هاتوون و دەیانەوێت بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستانە بکەن. بەمەش کۆمەڵێک بڵین داهات بۆ هەرێمی کوردستان زیاتر دەبێت و دەکرێت ژێرخانی ئابووری بەهێز بکرێت. خاڵێکی دیکەی ئەوەی کە بەڕاستی دەمێ قسە لە سەرکەم کاک سەرباز دەبێت پارتی دموکراتی کوردستان لەمە لە بەرنامەی کاریا بێت بۆ ئەم 4 ساڵە لە ینی کابینەی نوێمدا پرسی بژانەوەی کەرتی کوشت و کاڵ و کەرتی پیشەسازیت و پرسی زۆر سەرەکین و کۆڵەکەی ئابووری وڵاتن. بۆیە کارکردن لەسەر ئەم دوو بڵین ئەم دوو پرسە هەم کوشت و کاڵ و هەمیش پیشەسازی و بژانەوەیان ئەو کاتە ئێمە ئابووریەکی بەهێزترمان دەبێت لە ئێستاشدا سەنگی مەحەک لەوەدایە ئەو وڵاتێک کە ئابووریکی بەهێزی هەیە وڵاتێکی بەهێزە. شەوان کوردستانی ناوی سەرکردایەتی کێتی لەوانی دموکراتی کوردستان خۆشحاڵ بووین لە بەرنامە ڕاوا ئامادە بووی. زۆر سپاس. زۆر سپاس بۆم دەفەتە سپاس و تەلەڤیزیۆن سلێمان. ئەزان تا ڕاوەکردنی تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرین و خۆتان لەگەڵ.